سلااوان لێبێت هاتوومە تا قەزای ڕەواندز دیارە لێرە چەند خانوویەکی کۆن هەیە کە سەردەمانێک لێرە دروست کراون. ئێستا خانووەکان مەترسی دارمانیان لەسرە. قایمقامەتی قەزای شارەکە لا قۆناغی یەکەم کار لەسەر پاراستن و لە نێونەچوونی ئەم خانووە کۆنانە ئەکات. لێرە ئەحمەد قادر میوانی منە گفتوگۆی لەگەڵەکەم لەسەر ئەوەی کە چۆن بوو بڕیاریاندا ئەم خانووە کۆنانەی ڕواندز لە قۆناغی یەکەم کار بۆ پاراستن لە نێونەچوونیان بکات و هەندێک پرسیاری ترشی ئاراستەکەم. کاک ئەحمەد سپاس بۆ دەرفەتە. سپاس زۆر بەخێر بن، خۆشحاڵ بووین. زۆر سپاس. دەمەوێت بزانم چۆن بوو بڕیارتاندا ئەم شوێنە کۆنە و مێژوویە لە قۆناغی یەکەم کار بۆ لە نێونەچوون و پاراستنی بکرێت. دیارە ڕواندز شارێکی مێژوویە، بەو مێژووە بمێژووە گەورەیە کە لە ڕابردوو هەی بۆ دەوڵەمەندە و یەکێک لەو شوێنەوارە مێژوێش خانە کەلتوریەکانی ڕواندزن کە دەتوانین بڵێن مێژووەکەیان بۆ 200 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە و بۆ ئەوەی ئەو مێژووە گرنگ و بەنرخەی ئەو شارە بپارێزین و ئەو نمونەی بیناسازی و دروستکردنی خانوو و بیناسازی لە کۆنی ئەو شارە بپارێزین. بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەو خانوانە لە قۆناغی ئێستادا لە داڕمان بپارێزین و کاریش لە پێشتریش و ئێستاش کارمان لەسەرەوە کردووە کە خاوەنداریەتی ئەو خانوانە لە هاوڵاتیانەوە بگوازینەوە بۆ مڵچی گشتی، بۆ شوێنەوار، بۆ ئەوەی بتوانرێت زیاتر خزمەت بکرێت و ببیتە شوێنێک کە هەم شوێنێکی گەشتیاری و مێژووی و بۆ ئەم مەبەستە ئێمە ڕەزامەندی بەڕێز سەرپەرشتیاری داری سەر بەخۆی سۆرانمان وەرگرت بۆ قۆناغی یەکەمی چاکردنەوەیان و پاراستنیان لە دارمان کە پارساڵ یەکێک لە خانووەکانمان جێبەجێ کرد. ئەم ساڵیش 2 خانووی تر بۆ ئەوەی لە دارمان و بیان پارێزیوە لە هەمان کاتدا خاوەنەکەی لە ئێستادا سوود لە مانەوەی لە ناو خانووە ببینێ و بیناسازیەکە و خانووەکەش بپارێزین تاکو خاوەنداریەکەی دەگوازین. خاوەنداریەکە بەگواستەوە بێگومان هەوڵ دەدەین کە بە شێوەی زانستی شوێنەوار بە شێوەی کە لەگەر ئەو بیناسازیەی کە هەبووە بگونجێەوە بە هەمان شێوەی کە پێشتر هەبووە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی بۆ بکرێ بۆ ئەوەی بتوانین ببیتە بەشێک لە شوێنەوار و مێژووی شاری ڕواندز و خزمەتی لایەنی شوێنەواری و گەشت و گوزاری ئەو شارە بکە و نمونەی مێژووی گەورەی بیناسازی ئەو شارە بێت. باش کاک ئەحمەد بچینە ژوورەوە بۆی هەندێک گفتوگۆی تر بکەین. کاک ئەحمەد لەسەر چه ئەساسێک بە چه بڵێم وادێک ئەم خانوانە نۆژە نەکرێتەوە لەم قۆناغی کە باس کرد قۆناغی یەکەم خۆی هەوڵ دەدەین بە هەمان شێوە بی، یعنی ئەو مێژووە یان ئەو نمونەی بیناسازیەی کە بەکار هاتووە نەشێوێندرێ و ئەمە وەک باسم کرد ئێستا کار لەسەر نەڕمانی ئەو خانوانە دەکەین و لە داهاتووش وەک باسم کرد هەوڵ دەدەین کە بە هەمان شێوەی دروستکردن و بیناکردنی ئەو خانوانە نۆژەم بکرێتەوە و وەک دەشبینن هەمان ئەو کەلوپەلانە لە داهاتوو هەوڵ دەدەین بەکاری بێنین بۆ ئەوی بتوانرێت ئەو جوانی و ئەو بیناسازیەی کە ئەو کەلوپەلانەی کە بەکار هاتووە بە هەمان شێوە بەکاری بینینەوە بۆ ئەوەی ئەو مێژووە بپارێزین کە لە ڕابردوو نمونەی بیناسازی و دروستکردنی خانوو بۆ لەو شارە و دەتوانین بڵێن نمونەیەکیش بۆ دەوروبەریش بۆ گوند و شارۆزەکانی دەوروبەریش نمونە خانووەکانی ئەو دەڤەرە بەگشتی لەسەر ئەو شێوازە بنیات نراون و ئومێ دەکەین کە لە داهاتوو بتوانین بە ئاسانی خاوەنداریەتەکان و وەلایەنە یاسایی و ڕێکارە یاساییەکان تەواو بکەین بۆ ئەوی خاوەنداریەتەکەی بگوازرێتەوە و بتوانین ئەو خانوانە بکەینە بەشێک لە شوێنەوار و مێژووی ئەو شارە بۆ ئەوەی خزمەتی شارەکە. کاک ئەحمەد بڵێم دروستکردنیان تەمەنی ئەم خانوانە 200 ساڵ دەبێت، چۆن قەنعەتان بە خاوەنەکانیان کرد کە بۆی خانوەکانیان بۆ نۆژەن بکەنەوە و تێچوەکەشی هەر لە ئەستۆی ئیدارەی سەر بەخۆی سۆران قایمەقامێتە پێمان؟ دیارە ئەوە پێشتر ماوەیەکی زۆرە بڕیار درایە کە ئەو شوێنانەوە ئەو چەند خانووە نزیکەی 10 خانوونە وەک خانووی کەلتوری بمێننەوە بۆیە خاوەنەکانیان ئاگادار کراوەتەوە کە بەبێ
وەرگرتنی ڕەزامەندی دەستکاری خانووەکان بکرێ بۆیە ئێوانیش کە شوێنی نیشتە جێبوونیانە و مەترسیان لەسەر هەبووە کە ئەو تووشی داڕمان و خراپبوون ببن بۆیە ئێمە بۆ ئەوەی هەم خۆیان خاوەنەکانیان سوودی لێ ببین و بتوانن لە ناو خانووەکان بمێننەوە بیرمان لەوە کردەوە کە ڕەزامەندی ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێز سەرپەرشتیان وەربگرین بۆ ئەوی نۆژەن بکەینەوە ئەو خانوانە لە ئێستادا بۆی لە داڕمانیان بپارێزین و خاوەنەکە سوودی لێ ببینێ بۆیە خاوەنەکەش ڕازی بوو کە نۆژەنی بکەینەوە لە نێو خانووەکە بمێنێتەوە بۆ ئەوەی ژیانی تێدا بەسەر ببا تا ئەو کاتەی کە ڕێکارە یاسایی و کە پێویستن بۆ گواستنەوەی خاوەندارەکەی جێبەجێ دەکەین ئەو کات قەرەبوو دەکرێتەوە و خاوەنداریت بە شێوەی قەرەبوو خاوەنداریتەکەی دەگوازرێتەوە بۆ ئەوی بتواندێ ببێتە بەشێک لە مڵکی گشتی و نۆژەنکردنەوەی پێویست و زانستی لە ڕووی شوێنەوارەوە بۆ بکرێت. باشە کاک ئەحمەدە و کۆڵانانە چی بۆ ئەکرێتم کۆڵانە دەبینرێت کە ئۆتۆمبیل ناتوانێ و تەنها ئەوەی هەیە بۆ پیادە دروستکرایە لەم کۆڵانە چی ئەکرێت؟ ئێمە ئەوەی بیرمان لێ کردوتەوە دەمانەوێت لەسەر شێوازی کۆنی خۆی نۆژەن بکەینەوە حتمەن ئەوە شوێنی ئۆتۆمبیل نەبووە و هەوڵ دەدەین بە هەمان شێوە شوێنی پیادەڕەوی بمێنێتەوە و بە شێوازێکی کە بگونجێ لەگە شوێنەوار و لەگە ژینگە هەوڵ دەدەین بەو شێوازە ئەو ڕێڕەوانەش نۆژەن بکەینەوە لە داهاتوو کە کاری لەسەر دەکەینەوە بە شێوێکی گشتی ئەو خانوانە نۆژەن دەکەینەوە ڕێڕەوەکانیش لە شێوازێکی بە هەمان شێوازی کۆن و بە هەمان سادەیی جاران هەوڵ دەدەین نۆژەن بکرێتەوە بۆ ئەوەی بتوانرێت کە هەمان ڕووی پێشینان و هەمان ڕێی مێژوویەکەی هەبێت. باشە ساڵی ڕابردوو دەستان بەم پاراستنی لە قۆناغی یەکەمتان دەست پێ کردووە بۆ ئەوەی کە ئەم خانوانە لە نێو نەچن چەند خانوو نۆژەن کراونەتەوە گەر پێم بڵێ؟ پارساڵ خانوویەکمان نۆژەن کردەوە ئەو خانووە بوو ئەم ساڵیش دوو خانووی تر کە دوو لە خانووەکان ئێستا دەتوانرێت خاوەنەکەی تێدا بمێنێتەوە سوودی لێ بمینیت کە پارسا خانوویەکمان نۆژەن کردەوە ئەو خانووە ئێستا خاوەنەکەی سوودی لێ دەبینی و ژیانی تێدا بەسەر دەبا و بە هەمان شێوێ ئەم ساڵیش خانوویەکی تر نۆژەن دەکەینەوە کە کەسێکی کەم دەرامەتەوە دەتوانێت سوودیشی لێ بێنی تێدا نیشتە جێبی و هەوڵ دەدەین ئەوانی تریش خانووەکانی تریش لە داهاتوو بۆ ئەوی لە داڕمان بیان پارێزین هەندێک نۆژەنکردنەوەیان بۆ بکەین و لە داهاتووش ئینشاڵڵا کاری زیاتر و خزمەتی زیاتر لەو بوارە جێبەجێ دەکەین. ڕەواندز شارێکی کۆن و پڕە لە مێژووی جوان چەندە گرنگە کار لە سەرپاراستنی ئەم شوێنە مێژویانە بکرێت کاک ئەحمەد؟ زۆر گرنگاوە ئێمە لە پلانمانەیە کاری تریش ئەنجام بدەین وەکو ئەوەی کە بازاڕی ڕەواندز دەتوانین بڵێن لایەنە مێژوویەکەی لەدەستداوە سنتەری بازاری ڕەواندز هەوڵ دەدەین کە ئەو ڕووە مێژووی و کەلتوریەی کە شاری ڕەواندز هەیبووە لە دوکان و باڵەخانەکان ئەو ڕۆی بۆ بجێڕینەوە هەوڵ دەدەین لەسەر بودجێ حکوومەت پاڵپشتی خاوەنەکان بکەین بۆ ئەوی بتوانین ڕووە مێژووەکەی بۆ بجێڕینەوە ڕووی باڵەخانە و دوکان و ئەو شتانەی کە لە ناو سنتەری شارن بجێڕینەوە بە شێواز و بە کەرپوچ و ئەو کەرەستانەی کە بەکار هاتووە لە ڕابردوو بە هەمان کەرەستە و کەلوپەلەکان بتوانین پاڵپشتی خاوەنەکانیان بکەین بۆ ئەوی بازاری ڕەواندز ئەو ڕووە مێژووەی کە هەیبووە لە ڕووی کەلتوریەوە ئەو جوانیە مێژوێی هەبووە بتوانین بجێڕینەوە و بتوانین خزمەتی شوێنەوار و مێژووی شاری ڕەواندز بکەین. دەستەکان خۆش کاک ئەحمەد ماندوومان کرد بەخێر بێن دەستیەوە خۆش زۆر سپاس. دیارە ئەمڕۆ لە قەزای ڕەواندز چەند خانوویەک نۆژەن ئەکرێنەوە وەک قایمەقامی قەزای شارەکە ئاماژەی پێکرد کە ژمارەی ئەم خانوانە خۆی لە 3 خانوو دەبینێتەوە. دیارە ئێستا چەند کرێکارێک لێرە کاری بڵێم نۆژەنکردنەوە لە قۆناغی یەکەم کار بۆ پاراستن و لە نێونەچوونی ئەم شوێنە مێژوویە دەکرێت. ساڵی ڕابردوو وەک قایمەقامی قەزای
ڕەواندز ئاماژەی پێکرد خانوویەک نۆژەن کراوەتەوە و ڕادستی خاوەنددارێتەکەی کراوەتەوە و کاری ئەوان وەکو قایمەقامەتی قەزای ڕەواندز ئەوەیە کە لەم قۆناغا کار بۆ لە نێونەچوون بکرێت دواتر بە شێوەیەک کار لەسەر ئەوە ئەکەن کە ئەوان ئەم شوێنانە ئەو شوێنە مێژویانە کە تەمەنی ئەم خانووانە دەبیندێ 100 بۆ 200 ساڵ دەبێت لێرە ئەوان دەکەنە شوێنێکی مێژووی و کە کرا شوێنێکی مێژووی لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە بڵێم ڕەواندز شارێکی مێژوویە دەتوانرێت گەشتیاران لە ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستان سوود لەم شوێنە مێژویانە وەربگرن و سەردانی بکەن و دەبێتە هۆی ئەوەی کە داهاتێکیش هەم بۆ حکومەت و هەم بۆ ئەو کەسانەی کە خاوەنی ئەم خانوانن لێرە ئەمڕۆ ئەحمەد قادر قایمەقامی قەزای ڕەواندز میوانی من بوو باسی لەوە کرد کە ئەوان لە قۆناغی یەکەم کاریان لەسەر ئەوە کردووە کە نەهێڵن ئەم خانووە ئەو شوێنە مێژویانە لە نێو نەسنوە بۆ داهاتوش کار لەسەر ئەوە دەکەن کە ئێرە بکرێتە شوێنێکی مێژووە خۆی گوتی ڕەواندز مێژوویەکی جوانی هەیە هەموو هەوڵێکە دەن کۆی ئەو شوێنە مێژویانەی کە لە ڕەواندز و دەوروبەری هەنە وەک ئەو خانوانەی